من قوتابی بەشی هەولێری پزیشکیم بەشێکە لە هەولێری پزیشکی پێدەڵێن مێدیکال مایکرۆبایۆلۆجی هیوادارم لە ئایندەدا بتوانم خزمەتی گەلەکەم بکەم و زۆر دڵخۆشم کە لەو ڕۆژەدا لەگەڵ برادەرەکانم و دایک و باوکم گەیشتمەوە ڕۆژە. ئەمڕۆ ڕۆژێکی زۆر تایبەتە لە ژیانی من و لە ژیانی هاوڕێکانم لەبەر ئەوەی ڕۆژی دەرچوونمانە پاش 5 ساڵ خوێندن ئەوڕۆ بڕوانامەمان وەرگرت بە هیوام بتوانین خزمەتی گەل و وڵاتەکەمان بکەین. ئەم سەنعاتە لە ژێر دەست باوکم فێر بوومە هەر ئەلێرە ئێشەکان ئاسنگاری لە ژێر قەڵا دەڵە دروستەکەم دەڵی مشک دەڵی پیشیلا دەڵی جرج دەڵی سیخور دەڵی گورگ دەڵی بەرازی شەمانە جاران ئیشمان هین تانکی بوو هین پرێس ئەوانە هەموویسە ئیشی نەماوە لەبەرەوە لە خارجەوە حازر دێ تر ئەوانە ئیش ناکە ئیشمان زۆر کەس بوو تر ئاسنگاریەکەن قەفەس دروستەکە مین بە بەغا هین تەیرەلحوب ئەوانە هەمان. Ich bin hier heute das erste Mal mit diesem Thema in Berührung gekommen hier am Dom. Falun Gong, da habe ich noch nie was von gehört. Und auch nicht, dass diese Menschen dann für Organhandel genutzt werden. Alle Organe sind in durchschnittlich 15 Tagen verfügbar. Das ist einmalig auf der Welt. Im Rest der Welt muss man für ein Herz und eine Leber 4 bis 5 Jahre warten. In China geht das in 2 Wochen über die Bühne. Gezielt Menschen aussuchen können für Transplantationen, die als unfreiwillige Spender einfach umgebracht werden.